قسە لەسەر بارودۆخی سیاسی عراق دەکەین بەتایبەت لە دوای دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عراق ئێستا قسە لەسەر دانانی سەرۆکوەزیرانێکی نوێیە. دانانی سەرۆکوەزیرانێکی نوێ لە فەرهەنگی سیاسی و دەستوریدا بابەتێکی هەم دەستوریە هەم حیزبیە، بەڵام لە ئێستای عراقدا بۆتەوەی کە بەشێک بێت لە داواکاری خۆپیشاندەرانیش. هەر بۆیە پێ ناچێت وە گومانیشەیە لەوەی کە لە کاتی خۆیدا یاخو لە کاتێکی زوودا سەرۆکوەزیرانێکی نوێ بۆ عراق دابدرێت. لەو چوارچێوەیە گفتوگۆ لەسەرەوە دەکەین کە سەرۆکوەزیرانێکی نوێ عراق بەرەو کوێ دەبات. دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای یاسای دەستوری لە زانکۆی سلێمانی لە ستۆدیۆ لەگەڵمدایە، هەروە بەڕێز کاوەتەیب وەکو چاودێری سیاسی لە ستۆدیۆکانی هەولێرە. بەخێر بێن بۆ گەرما و گەرم. دکتۆر شۆڕش لای جەنابتەوە دەست پێ دەکەم. لە ڕووی دەستوریەوە لە ئێستادا لە عراق کێ سەرۆکوەزیرانە؟ عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانێکی کاربەڕێکەرە یاخود سەرۆکۆمار دەتوانێت وەکو سەرۆکوەزیران ڕەفتار بکات؟ بەڵێ سپاس بۆتەوە، سڵاو لە میوانەکەت لە هەولێر و سڵاو لە بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. ئەوەی ئەمڕۆ ڕوویداوە لە عراق ئەمە یەکەم جارە تقریبا لە دوای 2023ەوە کە مەسەلەی ئیستیقالە و دەست لە کارکێشانەوەی سەرۆکوەزیران یا وەزیرێک لە عراق ڕووبدا تا ئێستا ینی ئەم کەلتورە نەبووە. ئەوە لەژێر فشاری شەقام ئەم حالەتە ڕوویداوە. کاتێک سەرۆکوەزیران ئیستیقالە دەدا دەست لە کار دەچێشێتەوە، حکوومەتەکەی دەبێت بە حکوومەتێکی کاربەڕێکەر خۆشی لە پۆستەکەیدا دەمێنێتەوە بۆ ڕاهیکردنی کارەکانی هاوڵاتیان، ڕۆژانەی هاوڵاتیان، کارە ئیداریەکان. واتە پێش ئەوەی کە دەست لە کار بچێشێتەوە حکوومەتەکەی حکوومەتێکی کامل بووە، دەسەڵاتی هەموو ڕاهیکردنی کاروبارەکانی هەبوو، کاروبارە سیادیەکان، سیاسیەکان. بەڵام ئێستا بۆی نییە کاروبارە سیاسیەکان و سیادیەکان بەڕێوەبەرێت، تەنها بۆ ڕاپەڕانی کارە ئیداریەکانی ڕۆژانە و خزمەتگوزاریەکانی خەڵکە جیناوەک و سەرۆک وەزیرانی کاربەڕەکەر دەمێنێتەوە خۆی و حکوومەتەکەی تا ئەو وەختەی کە سەرۆک کۆمار کەسێکی تەکلیف دەکا بۆ ئەوەی کەوا کابینەی نوێ پێکبێنێ و جێگەی ئەو کابینەیە بگرێتەوە. بەڵام مەجای ئەوەی نییە کە بڵێن بەپێی مادەی هەشتاوێکی ئەمەش بەپێی مادەی هەشتاوێکی دەستور کە سەرۆک کۆمار جێ بگرێتەوە کە بڕیاریداوە لەبەرەوەی خۆی ماوە، ینی ئەوە نییە بڵێ شوێنەکەی بەتاڵ بوو بێ بەسەوێ، خۆی ماوە بەڵام دەستی لە کار کێشاوەتەوە. و هەرچەندە دەستوریش مەسەلەی دەست لە کارکێشانەوەی عیلاج نەکردووە بە وردی تەنزیمی نەکردەوە، باسی نەکردەوە، بەڵام بە قیاس لەسەر ئەوەی کە متمانەوە گرتنەوە، لەسەر ئەوەی کە ئەم سەرۆکی وەزیران بۆ تا ئێستا بە هەر بارێکەوە دەستی لە کارکێشاوەتەوە لە سیستەمی پەرلەمانی. ئەگەر دەستوریش باز نەکا ئەمە دەمێنێتەوە وەکو سەرۆک حکوومەتێکی کاربەڕێکەر تا ئەو کاتێکەوە بەپێی مادەی 76 سەرۆک کۆمار کەسێکی تر تەکلیف دەکات لە بەرگە یەکەمی کە دەڵێ کەسێک لەو لیستەی کە زۆرترین کورسیەکانی پەرلەمانی هەیە کاندید بێ و تەکلیفی دەکا بۆ پێکهێنانی وەزارەتەکەی لە ماوەی 30 ڕۆژدا کە وەزارەتەکە پێک بێنێ و بێنێ متمانەی پەرلەمانی بۆ وەربگرێ. بەڵێ کارە سیادیەکانشی ئەنجامیان دەدات، بەتایبەت سەرۆکوەزیران لە عراقدا فەرماندەی هێزە چەکدارەکانیشە. کارە سیادیەکان کەس بۆی نییە، ئێستا حکوومەت بۆی نییە، لەبەرەوەی حکوومەتەکە بوو بە حکوومەتێکی کاربەڕێکەر. تەنها ئەو شتانەی کە پێویستە بۆ کاروبار، بۆ نمونە مەسەن ئێستا ناتوانێت ڕێکەوتن نامەیەک لەگەڵ وڵاتێکی بێگانە ببەستێ، یاخود مەسەن لەو مەسەلانەی کە پێویستی بە هەندێک عیلاقات هەیە بینی حکوومەت لەگەڵ پەرلەمان ناتوانێت ئەمانە بکە، ئەوەی کە عیلاقەی بە ئیش و کاری سیادی و پێک عیلاقەی دەسەڵاتەکان بێ ئەمانە ناتوانێت بکە. بۆ نمونە لەگەڵ هەرێمی کوردستان ناتوانێت مەسەن هەندێک ڕێککەوتنی سیاسی ئەمانە جارە بۆی نییە، لەبەرەوەی تەنها وەکو ئەوە ماوەتەوە کەوا خزمەتگوزاریە گشتیەکان ئەوەی پێویستە بۆ ڕاپەڕانی کاری هاوڵاتیان لە وەزارەتەکان و لە ئەنجومەنی وەزیران ئەمانە دەبێت ڕاپەڕێنرێ. بەڵام هیچ مەسەلەیەشتر ئەوەی کە عیلاقەی بە کاروباری ئەعمالی سیاسیەوە هەیە، ئەعمالی وەک سەرۆک وەزیران یاخود وەزارەتەکانیش ناتوانن کارەکان، وەزارەتەکانیش ناتوان، وەزارەتەکانیش تەنیا ئەم ئیشانە بۆ نمونە وەزارەتێک ناتوانێت ئەمڕۆ بچێ لەگەڵ وەزارەتی پەروەردە یا وەزارەتی تەندروستی بچێ ڕێکەوتنامەیەک لەگەڵ وڵاتێکی تر بکات لەسەر بوارێک لە بوارەکانی اقتصادی خۆی. بۆ ناوخۆ دکتۆر شۆڕش، ئەگەر ئێستا لە عراقدا خۆپیشاندانێکی بەرفراوان هەیە و دەبینین ڕۆژانە خۆپیشاندەر دەکوژرێت، ینی کێ ئیدارەی ڕوبەڕووبوونەوەی خۆپیشاندەران و ئیدارەدانی خۆپیشاندەران دەدات؟ ینی مەبەستەکەی من زیاتر لایەنە سەربازیەکە بوو کە فەرماندەی هێزە چەکدارەکانیشە بە نمونە لە پڕدا عەش لە عراقدا سەر هەڵبداتەوە، ئەمانە چۆن چارەسەر دەکرێن؟ ئەمە هێزی ئێمە مەسەن هێزێکمانەیە بۆ پاراستنی ئاسایشی ناوەوە، هێزێکمانەیە کە ئەم پۆلیس و هێزی ئەمنیە، هێزێکمانێ بۆ پاراستنی عراق لە مەترسیەکانی دەرەوە کە هێزی وەزارەتی بەرگریە، هێزی سوپایە. ئیتر ئەمانە ئەگەر لە حاڵەتی ناکاو
يعني لە حالەتی ناکە و لە حالەتی زرورە ئەمە قانون کاری پێ ناکرێ. ئێستا بەپێی قانون لەباری دۆخی ئاساییدا سەرۆکوەزیران ناتوانێت ئەم شتانە بکە، بەڵام ئەگەر زروفێک بێتە پێشەوە کە تۆ ناچاربی زروفێکی سنائیبی مەسەن بارودۆخی ئەمنی ناوشار بە و ناوەی عراق بە شێوەیەک تێکچێ، هێزی وەزارەتی ناوخۆ دێتە سەرخەت، چونکە بۆ شتێک نییە القانون فوق مصلحة الشعب فوق القانون. واتا سلامتي الشعب لسري قانونوية كاتك سلامتي الشعب كوية خطر وراست حكومتي كاربرا كره بلا هر ام دامو دزگاهيه هر ام وزارتي ناوخويه هر ام وزارتي برگريه دبي بيت سرخد بو ويكوا امن اسایشی ناوخۆ پارێزێ ئەمنی وڵاتەکە پارێزێ لە مەترسیەکانی دەرەوە هەرچەندە حکوومەتی کاربارەکەریش بێت، چونکە ئەمە دۆخێکی نائیسیستنایی ڕوودێتە پێشەوە. لە دۆخی نائیسیستنایی سەلامەتی گەل و پاراستنی وڵات لە سەروی قانون دەستورەوەی حتا لەم حالەتە نائاساییانە دەستور کاری پێ ناکرێت لە زۆر وڵات، بۆیە کار بە قانونی نائاسایی دەکرێت لەسەر ئەو قسەی کە دەڵێ سەلامەتی گەل لە سەروی قانونەوەیە. بۆیە ئەم حالەتە خوا نەخواستە ئەگەر بێتە پێشەوە بە شێوەیەک مەسەن پشێوی ڕووبدا ئەوە نیە بڵێ هێزەکانی بەرپرس لە پاراستنی ئاسایشی ناوخۆی یاخود هێزی سوپا دەستەوەستان بوەستن بێگومان هەوڵ دەدەن بۆ ڕاگرتن. بۆ نمونە ئێستا لە لوبنان کە دەبینی مەسەن ماوەیەکە ڕەفیق حەریری سعد حەریری دەستی دەکات کێشاوەتەوە، بەڵام مەسەن هێزی سوپا هێزی ئەمنی دێتە سەرخەت بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی هاوڵاتیان چخۆ پێشاندەرانیە ئەوانەی کە دەیانەوێ پشێوی دروستکەن مەسەن دێتە سەرخەت ئەم هێزی سوپایە و هێزی ئەمنیە بۆی کەوا ئارامی وڵات پارێزن، ئارامی هاوڵاتیان پارێزن و ژیانی هاوڵاتیان پارێزن لە هەموو دەستدرێژێک. زۆر باشە بەڕێزکاوە تەیب چاودێری سیاسی کە لە هەولێر و لەگەڵماندای ئەم حکوومەتە بە ڕێژەی سەرەکی یاخود بە پێکاتی سەرەکی هی سائیرون و فەتحا ئەگەر ئەمانە جارێکی دیکە بێنەوە سەر هێڵ بۆ ئەوەی کە سەرۆکوەزیرانێکی نوێ دابنێن چی لە دۆخەکە دەگۆڕێت؟ دیارە وەک ئیستحقاقی ئینتیخابی ئەگەر تەماشای بارودۆخەکە بکەین هەر لە سەرەتای دوا دەرەنجامەکانی هەڵبژاردن و پرسەکانی دوای هەڵبژاردن پرۆسێکی ئاسان نەبوو بۆ کۆی کوت لە سیاسەکانی عێراق بەگشتی و فەتح و سائیرونیش بە تایبەتی. بۆیە یەکەم جار بوو و لە مێژووی دنیاش شقلێکی کەم هەبوو لە بارودۆخە کە ببێتەوەی براوی یەکەم نەبێ کەسێکی بێلایەن خاوەنی هیچ کورسیەکی پەرلەمانی نەبێ. بۆیە هەموو هەست بەوە دەکرا دائیمەن ئەو جۆرە حکومەتانە حکومەتێکی لەرزۆک دەبێ چونکە دەبێتەوە کاری ئەوەی ڕوبەڕووی هەر قەیرانێک بێتەوە ئەوانە خۆیان لێ ببەری بکەن و هیچ کاتێک پشتیوانی نەکەن. کۆمەڵێک بەربەست لە بەردەم حکومەتی نوێ دروست بووە لە سەرەتاوە بنمونە نەیەشتنی تەواوکردنی کابینەکەی و ڤیتۆ بەکارهێنان بۆ کۆمەڵی خەڵکو و هەموو ئەوانە وای کرد کە بارودۆخی حکومەتی عێراق نەرمتر بوو بە چاو سەرۆکوەزیرەکانی کەوە بە تایبەت بۆ کۆی عێراقیەکان و کۆی ناکۆکیەکانی پێشتر هەبوو بە میرات بۆ کابینەکەی عادل عەبدولمادی مایتەوە لە مێژوو تقریبەن دەتوانین بیسوێنین بە سەردەمی عەبدولکەریم قاسم کاتا عینەن هیچ حزبێکی سیاسی نەبوو لە مێژووی عێراقدا. بۆیە هەمیشە ئەو پشتیوانەیە جەماوەری کە لە دنیا بووە بە عورف حزبی سیاسی براوەی یەکەم کە سەرۆکوەزیران دابەزرێت. دیسان ئەو چێشمە ڕوبەڕوو دەبێتەوە دەبینی هەر لە دوای دەستبەرداربوونی زۆربەی کەسەکان ئامادەنین یان کەم کەس خۆزگەبەوە دەخوازێت سەرۆکایەتی حکوومەتێکی وەک عێراق بگرێتە دەست لەبەر ئەوەی کۆمەڵێک هێزی سێبەر کۆمەڵێک دەسەڵاتدار هەیمەنەی گەوریان دروست کردووە و بارودۆ گۆڕانکاری بەسەرداد یەکەم جارێکە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە کە تەمەشای نووسینەوە یاسای بریمەر و یاداشتەکان بکەین بەوەی کۆی پێگاتەکان مشارک بن لە دەستوری عێراقی و هەمووشی بەدڵی هەموو لایەک نەبووە هەمووی لە هەندێک بارودۆخ هەندێک ڕازی و هەندێک گلەیە بوو و دائیمەنیش دەستور لەوانەیە اختصاسی کاک دکتۆر بێ ئەمە بەو لایەدان نەڕۆین بەڵام ئیتر بە چاو دەوڵەتەکانی ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستووە بە تایبەتی لە دوای جەنگی جیهانی دروست بووە دەستورێک بوو تا ڕادەیەک دەگمەن بێت چاو لەوە دەکرا
هەندێک لە بنەماکانی دیموکراسی بۆ تاک جێبەجێ بکرێ و تێشی دابوو بەڵام ئیتر بوونی هێزەکانی ئەمریکا بە گشتی گرنتی بوو زۆر دەیانویست مەرجعیەت ڕۆڵ و دەوری سەرەکی هەبێ لە دەستوری عێراقی بەڵام بۆیان نەچووە سەرەوە زیاتر ئێستا ئاراستەکان بەرەو دەوڵەت و بەرەو دامەزراندنی دەوڵەتی مەسەبی دەچێت بەوەی ڕکابەرەکانی کە سونە بوو و ڕکابەرێکی کورد بوو سونە بەر ناوی تونڕەوی کۆی هێزەکانیان تەفر و تونا کراوە پەرت و بڵاو کراوە و کوردیش دەبینی لەو کاتە هیچ مەبەستەکەی من ئەوەیە ینی ئەگەر فەتح و سائیرون با هەر لیستی یەکەم و دۆم بن ئەگەر ئەمان بێنەوە سەر هێڵ بۆ دانانی سەرۆکوەزیرانێکی چی لە دۆخی عێراق دەگۆڕێ عادل عەبدولمەهدی بژاردە باشەکە بوو لە نێوان ئەم هەموو پێکاتانێ ئایا ئەمان جارێکی دیکە توانن کەسێکی دیکە ئاوا کاندید بکەنەوە یاخود لە نێوان خۆیانە دەتوانن کەسێک هەڵبژێرن بێ بە سەرۆکوەزیرانی عێراق؟ کێشەکە لەوەیە حکوومەتی عێراق دەبێت حکوومەتی تەوافقی بێت لەبەرەوەی زۆربەی لایەنەکان نەیانتوانی 50 زائید بەدەست بێنێت دایمەنش حکوومەتی تەوافقی یەک لەوانەیە کە ڕاستە هەمویان مشارکن بەڵام بنەمایەکی لەرزۆک بۆ حکوومەت پێک دێنێ بەوەی دەبێت هەمووی مڕاعاتی یەکتری بکرێت چاو لە وەزیرە بپۆشترێت چاو لە لایەکەی دیکە بپۆشتێ و هەمیشەش عێراق مەیدانی یەکلاکردنەوەی ململانەکان بووە دەبێت بگەڕێنەوە بۆ 2003 هێزەکانی بیانی و ئەمریکا بۆ ناوچێ عێراق دەبێت بگەڕێنەوە بۆ هەیمەنە و هێزە شیعەگەری و مەسەبەکانی عێراق بۆ ناوچەکە ئەوانە کۆی ئەو بابەتانە بوو هەمووی بۆ بناغە و فاکتەری لاواز بۆ هەر حکوومەتێک لە ئایندا بۆیە ئەوانش کە هاتن دەبێت تەوافق بکەن لە کۆمەلێک دیستیکە و دەبینی گۆڕپانی سیاسی عێراق کۆمەڵێک یاریکەری نوێ بەخۆیەوە بەرەبەرە سەر هەڵدا و لە هەمویان بەهێزتر مەرجعیەت لە ئێستا دەوڵەت بووە بە دەوڵەتی مەرجعیەت پەرلەمان بەلاخرا و یاسا بەلاخرا ئەنجومەنی وەزیران بەلاخرا بە چەندێڕێکی مەرجعیەت کە برێ حکوومەت سقوتکا بۆیە لە ئێستا بەدواوە ئاماژەکان زیاتر بەلای ئەوە دەڕوا مەرجعیەتە دەسەڵات و حکوومەت و هەیمەنەیە بێ بەسەر حکوومەتی داهاتوو عێراق نەک هیچ دیست و قەوارێکە مەرجعیەت لە سەروی باڵا و لە سەروی کۆی دەسەڵاتە سیاسیەکانی عێراق دەبێت بۆ ئێستا بەدواوە ئاماژەکان زیاتر بۆ ئەو لایەنە نەدەست. بەڵێ دکتۆر شۆڕش لە قسەکانی پێشوو ئاماژەی بۆدا کامە یەکەم جارە لە دوای 2003 و حاڵەتێکی لەو جۆرە ڕووبدات هەم مەرجعیەت هەم شەقام کارێک بکەن کە سەرۆکوەزیران دەست لە کار پێشێتەوە. پرسیارەکەی منەوەیە بەڕێزکاوە تا چەندە دەست لە کارکێشانەوەی سەرۆکوەزیرانەکە پەیوەندی بە نەبوونی نفوزی سیاسی عادل عەبدولمەهدی خۆیەوە هەیە ئەوەی بینیمان لە کابینەکەی نووری مالیکیدا چ دەرکەوتنی داعش چ ئەو گەندەڵیە زۆری کە ڕوویدا هیچیان لەم کابینەیە عادل عەبدولمەهدیدا نەبوون. دائما کە لێرەوە دەست پێ دەکا گلەیەکان یان نوقتەی تەقینەوە و دەرکەوتنی ناکۆکیەکان هی ئێستانیا دەبێ بگەڕێەوە بۆ دوای 2023 پرۆسەی ڕزگارکردنی عێراقەوە دەست پێ بکەی هەموو ئەو بارودۆخانە بووە بۆ هۆکاری ئەوەی کۆمەڵێک سیاسی کۆمەڵێک هێز لە عێراق دەربکەون ببێتە هۆکاری ئەوەی هەر هاتنەکەی بە شێوەیەکی لاوازی بوو بە نمونە کۆمەڵێک عێراقی ئێستا دوای داعشە عێراقی ئێستا بەوەی کۆمەڵێک هێزی کە پاڵەوانی ساحەکەن کۆمەڵێک هێزی سیازی و سەربازی نوێ دروست بووە کۆمەڵێک میلیشیاتی زۆر گەورە دروست بووە ئەمانە بۆ هۆکاری ئەوەی هەمومان دەزانین هەمیشە مەرجعیەت یان دەوڵەتی دەستور و قانون ئەوەی پێناسە دەکرێت هێزی سەربازی دەبێت و یەک دەسەڵاتی دەبێت بۆیە کۆی ئەوانە ڕاستە لە سەردەمی ئەو نەبووە بەڵام بووە بە وارسی ئەو هێز و پێکاتە جیاوازانێکە لێرە خۆی نمایش دەکات لێرە ئەو پاڵەوانانە بەوە دەزانن کە بە هۆکاری سەرکەوتنیان بەسەر هێزێکی شیعە عەفو بەسەر هێزی داعش بوون بە پاڵەوان و گۆڕەپانی سیاسیەکە بۆیە حەسانەیان هەیە بۆ هەر کارێک کە دوایی بکەن لە نمونەی یاساشکێنی لە نمونەی دەستکەوت و کۆمەڵێک کۆبوونەوەی مادی بۆیە هەموو ئەوانە وەک ئەوەی باسشمان کرد ئەو کورد لە پەرلەمانی پێشتر هەمیشە
قەلغان بوو لە پشت سەرۆک وەزیران بەڵام لە پێش بووە و کاریەوەی لە پشت عادل لە پێشی هیچ یەک لەو قەلغانانە نەبێت لە ناو حکوومەت و هەر بووە هۆکاری ئەوەی هەر لە سەرتاوە نەهێڵن کابینە وەزاریەکانی بۆ کەسێک و بە تایبەتی پۆستە گرنگەکانی وەزارەتی ناوخۆ بڕ بکرێتەوە هەموو ئەوانش جگە لە کۆمەڵێک دروشماتی زۆر سیر هەیە لە خۆپیشاندانەکان بەرەو ئەوە دەڕۆن دیموکراسیەتی عێراق لەبار ببرێ ئەگەر بە قسەی خۆپیشان دەربکرێ هەموو مێژووی خۆپیشاندانەکانی دنیا ئەوەی جەماوەر دەکات چووکە سایکۆلۆژەتی جەماوەر بەڕاستی هەمیشە لەوە دوور دەکەوێتەوە گوتاری ئاقلانی زیاتر پێوە دیار نەمینێ بەوەی ئێستا هەر کەسێک بچێتە ناو دەبێ هایهۆ و فیتە و چەپڵە لێ بدا ئەوانش بۆ هۆکاری ئەوەی بێ دەسەڵاتی فیدرالی یعنی زۆر خەتەرە هەندێک دروشمات هەیە دەسەڵاتە فیدرالیەکان هەڵبۆشێتەوە پەرلەمان هەڵبۆشێتەوە نیزام بە سەرۆکایەتی هەموو ئەوانە پێناچێ دروشمی خەڵکی ئاسایی بێ یان کۆبوونەوە لە ئەو جێگایی کە ئەو ئوتێلەی کە کۆبوونەوەی تێداکرێ پەرلەمان بێت یان نیشتی زۆر هەز دەکرێنە عەقلانی تێدایە بۆیە دەتوانین ئەو میراتی کە بەسەری داهات کەسێکی بەدەسەڵاتی زەریئی جەسوور نەبوو کە بتوانێت لەو بارودۆخانە بەوە فەراغی هێزە سیاسیەکە فەراغی هێزەکانی دەرەوەش لە عێراقەوە ناشبێ یەک هێزە دابڕاو بکەی ئەو ڕووداوانەی کە هەر لە جەزائیر و دەبینی لە لوبناان و لە کۆی ناوچەکانی کە لەوانەیە بەشێکیان گەڕانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا و ئەو بارودۆخی گۆڕینی دیمۆگرافیا و کەوتن لەوێ بە کۆمەڵی خۆپیشاندان بڵێ زۆر باشە دکتۆر شۆڕژێمەوە لای بەڕێزت باس لەوتکی کە ئەم حکوومەتی کە ئێستا هەیە لە عێراقدا ناتوانێت هیچ ڕێکەوتنێک ئیمزا بکە لە ئێستادا جیاواز لە 2 ساڵی ڕابردوو حکوومەتی عەرەبی کوردستان و حکوومەتی عێراقی لێک نزیک بوونەتەوە لەسەر ڕەشنووسی پرۆژەیەک کە ماف و داواکاریەکانی خەڵکی کوردستان لە ناو بودجێ ساڵی 2020دا جێگیر بکرێ ئەمە شەر پەیوەندی بۆ بابەتەوە هەیە یاخود جیاوازە خێرەمە پەیوەندی بە کاری پەرلەمانەوەیە چونکە بودجە ئامادەکراوە پێشەوەی عادل عەبدولمەهدی ئیستیقالە بدا بە پێی دەستور دەبێت لە مانجیدەوە لە مانجیدا بودجە ئامادە بکرێت بخرێتە پەرلەمانەوە بەڵام لە بودجە ئەو کاتە ئامادەکراوە نە هەرێمی کوردستان و عێراقیش بەڵام لەم ڕۆژانە ئەگەر ئامادەکرابێ بودجەکە ئامادەکرابێ و خراپێتە بەردەمی پەرلەمان ئیتر بەهۆی ڕەزامەندی لەسەردا و بودجەکە دەبێتە قانونێکی جێبەجێکار یان دەبێتە قانونێکەوە نافیس واتە ئەمە مەسەرەی بودجە کێشەی ئەوە نییە مشکلەی عێراقی بە دەوری سەرۆکوەزیرانەوە نییە بۆ ئەوەی کەوە بەڵام ئەگەر پێشتریش حاضر نەکرابێ ئێستا ئەنجومەنی وەزیران یعنی یاساکە حاضر دەکا ئەی خاتە بەردەمی پەرلەمان ئەی خاتە بەردەمی وەکو زوورەتێک کە پێویستە و ئێستا مانجی 12 پێویستە کەوا بودجە یاسای بودجە پرۆژە یاسای بودجە ئامادەکرابێ و خراپێتەوە و بەشی هەرێمی کوردستانی نا ئەو بودجێ حتمما دەبێت دیاریکرابێ ئەو کاتە وەیە ئەمە کێشەیەک نییە کەوا بڵێ لە زمانی سەلاحیاتی سەرۆکی وەزیران بێ بۆ ئەوی کەوا بیکە دوایەوەی کە لە پەرلەمان پەسەند دەکرێت ئیتر جێبەجێ دەکرێت بۆ لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە طبعا ئەم بودجێش حساب دەکرێت هەند بەشێکی کاری لەوانەیە عێراقی بە کاری سیادیەوە بێ بەشێکی بەڕاپەڕانی کاری ڕۆژانەی خەڵکەوە بێ بۆیە ئەمە گرفتێک نییە بەس پێکات نییە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا مەسەن لەگەڵ بەغدا لەگەڵ چ هێزێک پێک دێم لەگەڵ چ لایەنێک پێک دێت چکە ئەوەی کە قسەی لەگەڵ دەکرێت پێویستە حکوومەتە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران بەرپرسە لە ڕاپەڕانی سیاسەتەکانی حکوومەتی عێراقی لە هەموو عێراقدا و بەرامبەر هەرێمی کوردستانیش واتە تۆ ناتوانانی بچی ڕێکەوتن لەگەڵ پەرلەمان بکەیت یا ڕێکەوتن لەگەڵ سەرۆکی کۆمار بکەیت بەڵکو ئیلا دەبێت ڕێکەوتن لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکەیت کە نوێنەرایەتی ئەنجومەنی وەزیران دەکات کە ئەم بەرپرسی دەسەڵاتی جێبەجێکردن لە عێراق و ڕێکەوتنەکە ئەگەر هەر چۆنێک بکرێت دەبێت لەگەڵ ئەم بیکەیت چونکە لایەنەکانی تر ئەم بەرپرسیارەتیان نییە کە مەسەلەی ڕاپەڕانی کاروبارەکانی حکوومەتی فیدرالی بگرنە ئەستۆ لە ئەستۆیان دەبێت بۆیە ئێستا هەر ڕێکەوتنێک ئەم حکوومەتی کاربڕێکەرە هەر ڕێکەوتنێک بەیانی دەتوانێت پێ حکوومەتەکەی کە دێ لەوانەیە پێوەی پابند نەبێ لەبەر ئەوەی باشتر وایە مەسەن کە بزانین وەزعەکە چی لێ دوای ئەمە حتمان ئەم ڕێکەوتنی ئەم بۆشایە تا سەروانە بێ بە پێی دەستور لە ماوەی مانجێکدا دەبێت سەرۆکی وەزیرانی نوێ تەکلیف بکرێت کاندیدی نوێ تەکلیف بکرێت و ئەمی لە ماوەی 15 ڕۆژدا سەرۆک کۆمار تەکلیف بکە و لە ماوەی مانجێکدا ئەویش حکوومەتەکەی خۆی پێک بێنێ بەڵام هەموو ئەوانەی کە لە عێراق ڕوویدا
مثلا ئەوەی کە پەرلەمان هاتە سەرخەت لەم ماوەیەدا چەند قانونێکی دەرکرد بۆ چاکسازی یاسای نهێشتنی امتیازاتی پلە تایبەتیەکان و یاسای خانەنشینی و کۆمەڵێک یاسایدی و لە خەریکی ئەوەیە کە یاسای هەڵبژاردن و یاسای کۆمیسیۆن و ئەمانە دووبارە پێدا بچێتەوە بە شێوەیەکەوە وەڵامێک بێ بۆ خۆپێشاندەران و هەروەها دەست دەکات کێشانەوەی عادل عەبدولمەهدی کە وەڵامێکە بۆ خواستی خۆپێشاندەران ئایا خۆپێشاندەران هەر ئیکتیفا دەکەن بۆ یاخود زیاتر داوای ئەوە دەکەن وەکو ئەمە هەیە داواکاری خۆپێشاندەران گوایە بۆەوەندە ناوەستێت داوای هەڵوەشانەوەی پەرلەمان دەکەن داوای گۆڕینی تەواوی سیستەمی حکومڕانی دەکەن هەر بۆیەش مەسەن داوای هەڵوەشانەوەی دەستور دەکەن ئەجینا گوایە چونکە ئەم دەستورە ئەم سیستەمە سیاسی لەسەر دامەزراوە ئەم سیستەمە سیاسی لەسەر دامەزراوە کاتێک ئەمان باز لە هەڵوەشانەوەی دەستور دەکەن مەبەستیان گۆڕینی هەموو سیستەمە سیاسەکەیە ئەوەی کە حکومڕانی عراقی پێکراوە لە دوای 2023 و تا ئێستا بە حکومی ئەوەی شکستی هێناوە وەکو واقع بەڵام دەستورەکە بێبەریە دەستورەکە کێشەی نییە دەستورەکە جوانترین دەستور باشترین دەستورە تا ئێستا مەسەن لە ناوچەکە و لە عراقیش چونکە بۆ بنەماکانی دیموکراتی ئەگە هەر لەسەر ڕێکەوتنەکەم سەرنجت بزانم ئەم ڕێکەوتنی لەناوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیدایە بابەتێکی ناوخۆیی ناو عێراقا هەرێمێکی فێدرال لەگەڵ مرکزە یاخودوەکو بابەتێکی سیاسیە بە مامەڵ سیادی مامەڵی لەگەڵا پرێ نەخۆی مەسلەیەکی سیاسی چووکە تۆ لێ سیادی مەسلەیەکی سیاسیە یعنی سیادە تەنها دەوڵەتە فیدرالیەکە هەیەی ئێمە سیادەمان نییە بەڵام دەسەڵاتی حکومڕانیمانێت چونکە سیادە بەش نابێت لە نێوان حکوومەتی فیدرالی لەگەڵ حکوومەتی هەرێمەکان بەڵام حکوومەتی هەرێمەکان دەسەڵاتی سیاسیمانەیە دەسەڵاتی حکومڕانیمانێت نەک دەسەڵاتی ئیداری ئێمە محافەزەیەگرین کە دەسەڵاتی ئیداریمانە بێ ئێمە هەرێمێکین کە دەسەڵاتی سیاسیمان هەیە و پێویست بوو دەستوری خۆمان هەبە واتە ئەو پەیوەندیانەی بینی ئێمە لەگەڵ حکوومەتی فیدرالی پەیوەندێکی سیاسیە پەیوەندێکی سیاسی و پەیوەندێکی ئیداری نییە ئەوەی مەسەن ئەمرێکی ئیداری لەسەرەوە بێ بۆیش ئێمە لێرە ئازادینەوەی قانونی خۆمان هەبێ قانونی خۆمان دەردەکەین دەستوری خۆمان هەبێ دەسەڵاتی جێبەجێکردنی خۆمانەیە دەسەڵاتی دادوەری خۆمانێت تەنها ئەو شتانە نەبێت کە دەسەڵاتی تایبەتمەندی حەسری حکوومەتی عێراقا ئێمە بەلایدا ناچین بۆ حکوومەتی عێراق بەجێماوە ئەجینا وەکو دەوڵەتێکی کامل وەکو عێراق ئێمەش دەسەڵاتمان بەسەر کۆمەڵێک شتێ دەسەڵاتی جێبەجێکردمانە یاسادانانمانە دەسەڵاتی دادوەریشمانەیە بۆیە ئەو پەیوەندیانە و ئەو ڕێکەوتنەش کە ئەگەر بکرێت لە نێوان حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عراقیدا دەکاوێتە خانەی ڕێکەوتنێکی سیاسیەوە لە نێوان هەرێمێک لەگەڵ مرکز چووکە بەداخەوە ئەم ڕێکەوتنە پێشتر کراوە لە دەستوری عراقی ئەم ڕێکەوتنە کراوە کە دەستوری وڵاتێکی فیدرالیە بەڵام بەهۆی ئەوەی کەوا دەستور لەو مادانەی بە تایبەتی مادەی 110 تا 115 ئەوانە کە پەیوەندی بە دابەشکردنی دەسەڵاتەکانە لە نێوان حکوومەتی ناوان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ڕوون و ئاشکرانیە کێشەکان لێوە سەری هەڵداوە هەندێک مادەی تر کە پەیوەندی بە ڕێخستنی هێزەکانی هەرێمەکانە لەوەی کە سوپایان هەبێ یاخود هێزی ناوخۆیان هەبێ ئەمانە لەسەر چیان بوزیان چۆن دەبێ ئەمانە تەواو ڕوو نەکراوەتەوە لە دەستور بۆیە ئەم مەشاکلانە دروست بووە مەسەن مەسەرەی بودجەی هەرێمەکان دیاری نەکراوە بە تەواوی کە ئەمانە پێویست بوو لە دەستور زۆر بەڕوونی دیاری بکرێ ئەگەر ئەمانە دیاری کرابا ئێستا ئەو کێشانە نەبوو تۆ هەموو جارە پێویست بۆ نەبووکەوە پێی پچی بۆ بەغدا لەگەڵ بەغدا دانیشی و ئیتفاقی لەسەر ئەوەی کەوە ئەم مشکلانە حەلبێ ئەمانە لە دەستور دیاری نەکراوە بۆیە ئێمە ناچارین مەسەن چەند جارێک حکوومەتی هەرێم یا وەفدی حکوومەتی عراقی دێن دادەنیشن بەیەکەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە ئەمەی ئێستا دەکرێت وەک من وەکو ناحی قانونی ئەم حکوومەتە کە دەستی لە کار کێشایەوە تۆ ناتوانانی مەسەن وەکو هەرێمی کوردستان بچی تەفاهمی لەگەڵ بکەیت چونکە ئەمە بەرپرسی دەسەڵاتی جێبەجێکردنە بەڵکو ڕێکەوتنی تۆ دەبێت لەگەڵ حکوومەتێک بێ ئەگەر ڕێکەوتنی سیاسی بکەیت لەگەڵ حکوومەتێک بێکەوە ئەم حکوومەتە دەسەڵاتی کاملی هەبێ حکوومەتێکی کامل بێنە حکوومەتێکی کاربڕێکرد بەڵام لە هەمان کاتدا ئێستا کە لە پەرلەمانی عراقی مەسەن هەوڵی هەموارکردنەوەی دەستوریەیە پێویستە لایەنی کوردی پێداگری لەسەر ئەوە بکات کە ئەو مادانەی پەیوەندیان بۆ هەیە بەڕێخستی دەسەڵاتەکانی هەرێمی بەغداوە هەیە زیادکردنەوەی دەسەڵاتی بەغداد سێوی هەرێم سێ پێویستە بەڕوونی دیاری بکرێ بە تەحدیدی نەک مەجای ئەوەی هەبێت تەفسیر بکرێ وڵا ئێمە توانای ئەومانەیەوە ڕێکوتنەوتیەکان لەگەڵ دەرەوە بەستین یاخود پەیوەندی هەر لەسەر لیشتنی نووسینەوەی دەستورەدا شەقام داوای گۆڕانکاری دەستور و ئەو بابەتانە دەکات ئێستا کە ئەم حکوومەتی کاربڕێکەرە ئەم لیژنەی نووسینەوەی دەستور یاخود هەموارکردنی دەستورە ئەکەوێتە کوێی ئەو هاوکێشەیەوە بەشێکە لە دەسەڵاتی کاربڕێکەرەکە یاخود بەشێکە بێت لە دەسەڵاتی یاسادانانەکە لە عێراقدا ئەم لیژنەی کە
دانراوە بۆ هەموارکردنەوەی دەستور ئەم لە لیژنەیە کە لە ناو پەرلەمانی عراقی دیاری کراوە دانراوە هەمووی ئەندامی پەرلەمانی عراقین چونکە بە پێی هەموارکردنەکە بە پێی مادەی 142 دەستور دەکرێت ئەم مادەیە کە دەڵێ لە پێش ڕاپرسی ئەنجامدانی ڕاپرسی ساڵی 2005 لەسەر دەستور خرایان ناو دەستورەوە بە چەند ڕۆژێک بە فشاری سونەکان بەڵام لە هەمان کاتدا کە ئەم مادەیە خرایان ناو دەستورەوە بۆ ئەوی نەتوانرێ ئەوەی کە جێگیر کراوە ناو دەستور لەبار ببرێ حەقیدا بە هەموو پێکاتەکان کەواوتی سنوور لە سەرسەی سێ پارێزگا بۆیان هەیە هەر هەرمواکردنێک بە گوێرەی ئەم مادەیە بکرێ ڕەفزیکەنەوە ئەگەر بە دڵیان نەبێ بۆیە ئەم مادە بەپێی ئەم مادەیە دەبووە لە دوای پێکهێنانی پەرلەمان دوای جێبەجێکردنی ئەم دەستورە و پێکهێنانی پەرلەمان لیژنەیەکی پەرلەمانی پێکات بە بۆ ئامادەکردنی پرۆژەی هەموارکردنەوەی دەستور کە دەبووە لە ماوەی 4 مانگدا ئەمەی کردبا و ئەمە نەکرا ڕاستە پرۆژەیەکیان ئامادەکرد تا 2009 بەڵام ئەم پرۆژەیە بەهۆی ئەوەی کەوا پێکاتە سیاسەکانی عراق ڕازی نەبوون لەسەری لە پەرلەمانیش دەنجی لە سەرنەدرا و نەخرایە بەردەمی بەرڕاپرسیشەوە ئەمە تا ئێستا ماوە ئێستا بڕیارێکی دادگای فیدرالی لە 2017 دەرچوو بە ژمارە 54 تاکید لەوە دەکاتەوە کە دەڵێت تاکو دەستور بە پێی مادەی 142 هەموار نەکرێن ناتوانین بچین بە پێی مادەی 126 کە مادەیەکی ئامە بۆ هەموارکردنی دەستورەکە هەموارکەین بۆیە ئەم هەموارکردنە لەلایەن لیژنەکەەوە دەکرێت کە ئەندامی پەرلەمانن ئێستا پێکاتوە لیژنەکە دەسەڵاتی جێبەجێکردن پەیوەندی نییە بۆ هەموارکردنەوە ئەمانە پرۆژەی هەموارکردنەکە ئامادە دەکەن دوایی دەیخەنە بەردەمی پەرلەمان کە پەرلەمان بە دوور سەرسەی ئەنجومەنی نوێنەران ڕازی بوو لەسەری بە دوور سەرسەی دەنگ دەخرێتە ڕاپرسیەوە ئەگەر لەلایەن هەموو زۆرینەی دەنگدەرانەوە قبول کرا ئەوە دەبێت بە هەموارکردنەکە ئیشی پێدەکرێت ئەگەر لەلایەن دوو لە سەرسەی سێ پارێزگاشەوە ڕەفز کرایەوە ئەم هەموارکردنە ئیشی پێ ناکرێت بۆیە ئەوەی پەیوەندی بە هەموارکردنی دەستورەوە عیلاقی بە دەست دەکارکێشانەوەی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی نییە کە حکوومەتێکی کاربەڕێکەرە ئێستا لە ئێستادا زۆر باشە ناوبڕێک وەرئەگرین و گفتوگۆکەمان بەردەوام دەبێت لەگەڵماندا بمێنەوە. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە پەلەبکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە پێکاتوە لە 3 ژووری نووسن ژووری میوان و نان خواردن 2 موشتەمەلات گەنجینە مەطباخ 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بۆ مەلەرزەکراوە تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆش کراوە ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشێکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە. جارێکتە سڵاوتان لێبێ بەڕێزکاوەتەی بیامە لای جەنابێت پێشتر باسمان لەوە کرد کە عادل عەبدولمەهدی خاوەنی نفوزێکی سیاسی ئەو تۆ نەبووە بەڵام کوتلەکان لەسەر ئەوە ڕێکەوتن پرسیارەکە ئەوەیە سەرۆکوەزیرانی نوێژ هەمان یەکەسێتی عادل عەبدولمەهدی دەبێت یاخود کەسێکی دیکە دەبێت کە خاوەنی نفوزی سیاسی بێت. جارێک تاکو ئێستا ڕێی کۆی لیستەکانی ناو پەرلەمانی عێراق دیار نییە بەس ئەوەندە هەیە کە هەر پرس بە چەند کەسایەتیەک ئەوانەی ناویان دێ ڕۆژانە گوێمان لێ دەبێت لە شاشەکانەوە لە سۆسیال میدیا باز دەوە دەکەن ئامادەی وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران بەو شێوەیە نین بەڵام ئەوەی هەیە داواکاری خۆپیشەندەرانەوە بوو یان دەیانویست هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە دیارە خیارە ڕۆی ئێستا لەسەر ئەوەیە دووبارە دەبێت کوتلەکان دانیشنەوە بۆ ئەوەی کەسێک بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەڵبژێرنەوە ناتوانین ئێستا باز لەوە بکەین ڕاستپاردنەکات چۆن دەبێت بەس وەک ئەوەی باسمان کرد وەک عرفی پێشتر دووبارە دەخەوینەوە ئەو کۆناغا و دیاریش نییە لەو ماوە زەمەنیەی کە هەیە
دەتوانن سەرۆکی وەزیران یەکلا بکەنەوە یان نەکەنەوە و ئەگەر بێت و دوو لە بینی دوو کەسایەتێکیکەی بێلایەن چووکە بژاردەیەکی ناچاری بۆ عادل عەبدولمادی لە بەرنی کۆی لایەنەکان و لە لایەنە هەرێمی و نێودەوڵەتیەکان ئەگەر لە هەر لایەنێکیش دابنرێت چووکە بە 50 کورسیەوە نابێتە حکوومەتێکی بەهێز چووکە وە گوتمان 50 زائید یەک نییە بۆی ئەو خولەی ئێستا تەسەور دەکرێت تا خۆناغەکان و بە هەمان شێوە و ناتوانرێت گرنتی ئەوە بکرێ داواکاری خۆپیشاندەران کب دەبێتەوە بە گۆڕینی سەرۆکوەزیران لەوانەیە داوای گۆڕانکاری و ڕۆژانە جاری وایە کۆمەڵێک لیست دێننەوە ئەوانە وەک گەندەڵی بدرێنە خۆپیشاندەر داوا دەکەنەوانە بدرێتەنە دادگا و سیاسیەکانیش کە باز دەکەن ناوی هەندێکیان دێنین دووبارە بکرێنەوە سەرۆکی وەزیران بۆیە هەمیشە مێژووی عێراق پڕە لەو کێشە و ناکۆکیانە و زۆردا لە بینی دوو ئەشیرەت و دوو بنەماڵە ئەو شێوەیە نەتوانرا عێراق ببرێتە لەو ماوەی ڕابردوو لە 2003ەوە ئەو تەجروبە دیموکراسیەی کە هەیە چونکە بەڕاستی هەرەوەنیە ئەوەمان بۆ دەسەلمێنن لە ئاستی دنیا تەجروبەکانی دیموکراسی ناسپێنێ بەڵکو گۆڕانکاریە لە تاک لە گۆڕانکاریە لە بیرکردنەوە خەڵک دەتوانێت بە هەموو لایەک پابندن بە یاساوە بۆیە دووبارە هەر کەسێک بە سەرۆکاتی وەزیران لە هەر دیستێکدا بنرێت ناتوانێت برن حکوومەتێکی زۆرینە پێکدێنێ و وەک باسشمان کرد هەیمەنەی عێراق زیاتر دەوڵەتی عێراق بەرەو لایەنە مەسابگەریەکە دەچێت بۆیە هەر کەسێک بێ کەسایەتێکی شلۆغ دەبێ نمونەیەکی سەیرە بەڕاستی ئەوەی داوا دەکرێت ئەگەر نفوزە سیاسیەکەی بەهێز بێت نمونەی پێ دوای ئەگەر نفوزە سیاسیەکەی بەهێز بێت کەمتر ئەگەڕێتەوە بۆ مەرجعیەت یعنی بۆ نمونە سەرۆکوەزیرانی پێشووی عێراق عەبادی چ مالیکی جەعفەری هەتا دوایی ینی ئەوان خاوەنی پێگە و نفوزێکی سیاسی خوان بوون بەقووەت بوو بەرامبەر مەرجعیەت وەستا بوونەوە عادل عەبدولمەهدی وانە بوو هەر یەک هۆکار نییە یەکیان ئەوەیە وەک گوتمان تۆزێک پێش ئێستا هێزیکە لە گۆڕەپانی سیاسی عێراق بوو ئەو مەیلە شیعی و مەسەبگەریە هەمیشە دەیانویست بارودۆخی عێراق بەو ئاراستەیە ببن بە وڵاتێکی مەسەبی ببن بۆیان نەدەدسۆ سەر وە گوتمان چووکە هەر تاخانە نەبوون لە مەیدانەکە لایەکیان ئەوە بوو کە کورد لە گۆڕەپانەکە هەبوو تا ڕادێک بەخۆت بوو لە بوونی سەرۆکایەتێکی وەکو جەنابی مامزەلال وە لە سەرەتاوە گرێنتی و پاراستنی مانەوەی دەستور دوایی بەرەبەرە ئەنجا هێزێکی سونی کە ڕازی نەبوو بەوە چووکە بەڕاستی لە عێراق چونکە زۆری نەنیە بەڵام ئێستا بەغەڵەت لە لاەنە و ئاراگاندنەکانی خۆشمان بەکاردێ ئەوەی کە باسی مەسهەبە کە لەو حالەتش کە سەسپا تۆزێک زەحمەتە چووکە گوتمان لە ئێران زۆرینەیە لێرە کەمینەی شیعە ئێستا دەبینی لە چوارچێوەی یاسا و دەستورە دەیانەوێ بەڕاستی مەزهەب بەسەر کۆی پرۆسە و پرسە سیاسەکە بسەپێنن لەبەرەوەی کورد یەکماڵ و یەکدەنگ و لایەنە سیاسەکە کۆدەنگ نییە و لەبەرەوەی گوتمان بە ناوی تونڕەوی کۆمەڵێک بارودۆخ و هاتنی داعش بۆ ناوچە و جێ نفوسی سونەکان پەرتەوازن ئێستا کەم چەند کورسیەکیان لە پەرلەمانەوە بۆیە ئێستا بەرەو ئەو ئاراستەیە دەڕوا دەتوانین بنێت چەند هێزێک لە ململانەیە کۆمەڵێک هێزی میلیشیای شیعی کە نازانی هەندێکیان دەتوانن ئایا لەژێر ئەو چەترە کۆ بنەوە چووکە پێ دەچێ ئاراستەکان ئەگە بەوا بڕوا بەرەو جەنگێکی ناخۆیان بڕوا ئەو ململانەیە یەکلا بکرێتەوە و لایەکیانیش دووبارە ئەوەیە خۆپیشاندەرانە ئێستا خۆیان بە قووەت دەزانن و وا دەزانن لەژێر فشاری ئەوانە بەڕاستی دەسەڵات و وەزیران دوورخراوەت و ئێمە نازانین ئەو دەسەڵاتی شقامە بۆ چ ئاراستەیە چونکە کۆمەڵێک شتی نادیاریشی لە پشتەوەیەک لەوانە ئەو کۆمەڵە دروشماتانەی کە هەیەە و بەرەو کوێ دەڕوا و حیزبێکی سیاسی و کەسایەتێکی سیاسی نییە تەبەنی ئەو خۆپیشاندانە یان خاوەنی ئەو خۆپیشاندانە بێ بۆیە هەمیشە تەمەشا دەکەین گۆڕەپانێکی ئالۆز و زۆر شێواوە بەڕاستی ناتوانی بۆ ئایندەی بازەوە بکەین چۆن دەبێت سەرۆکی وەزیران لەنا ئەو هەموو هێزە کێ بڕکێ و ڕکابەرە چێە ئایا دەتوانێت ململانێکە یان ئەو یاریکێ لەسەرەکیە بێ بۆیە بۆ پێکهاتەی ئێستاوە هەر سەرۆک وەزیرانێک ئەگەر لیستی یەکەمیش بتوانێت سەرۆک وەزیران دابنێ بەڕاستی ناتوانێت سەرۆک وەزیرانێکی بەهێز بێ بەڵام ئەوەی هەیە ئاماژەکان کە تەمە نادەکەین وانە بێ و بەڕاستێنەڕوا
بەڵێ ئەو مەرجانەی کە ئێستا باسییان لێ دەکرێت وەکو لەسەر ئیمزای هەندێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عراقەیە کە لە 2023ەوە هیچ پۆستێکی وەرنەگرت بێت و خاوەنی ڕەگەزنامەی عراقی بوو کەسایەتێکی دیارێ هەنی پێدوانی ئەممان چوارچێوێکیان دیاری کردوێ بۆ سەرۆکوەزیرانی داهاتووی عراق؟ وڵا خشەر نییە چونکە ئەوان تاکە هێز و تاکە دەسەڵات و تاکە لەوانەیە هەندێک قسە هەیە بۆ ئەو قۆناغە ڕاست بێ بەڵام ئایا لە مەیدانی پراکتیک دەتوانن ئەوانە بەردەستە بکەن یان بتوانن ئەو شروتانە بێتە جێ ئەگە خۆ بێتە جێ باشە بەڵام دائیمەن خەڵکێک دیسان کە کەسێکی لاواز بێ و تەجروبەی نەبێ و دەسەڵاتی هیچ نەبوو بێ یعنی بەو حالەتانە بۆ کۆی ئەو هێزانی کە دروست بۆ بەڕاستی دەبێت لەو کۆی ئەو سەرانە بدرێ یان ئەوە تا بەرەو دەوڵەتی یاسە چووکە دەبێ مەچەکێکی بەهێزی هەبێ ئێستای بۆ گۆڕەپانی سیاسی ئەو هەموو فرەچێخاییە ئەو هەموو سەرە ئەو هەموو ئاراستەیە بەو شێوەیە ئەو کەسەی ئەوان باز دەکەن بەڕاستی هەر کەسایەتێک بێ وەخۆ معامل نییە بتوانێت دروست بکرێ و مێژووی هەموو وڵاتان دەبێت بنامایەکی شۆڕژێریە بنەمایەکی ڕازیبوونە بنەمایەکی نزیکیە بنەمایەکی دائیمەن بۆ ئەو دەوڵەتانە لەوانەیە بۆ ئەوانەی کەوتونە سەر سیستەم و ڕێسکەی دیموکراسی ئەو قسەیە ڕاست بێ کەسێکی وەک ماکرۆن بۆ فەڕەنسا دێ کەسێکی بازرگانێکی لەوانەیە کەم تەجروبەی سیاسی بۆ ئەمریکاکەەوە ئێستا ئەمریکا بەدەستیەوە دەیناڵێنێ هەمویانی بەڕاستیەوە باز دەوە دەکەن خەتەرە ئەگە بۆ ئاراستەیە بۆ چەند ساڵێک بتوانێت بۆ بەس بۆ ئێستا عێراق مەرج نییە بتوانن ئەو شروتانە لە کەسێک ببینەوە هەموو لایەکان پێرازی بن. زۆر باشە. دکتۆر شۆڕش لە ڕووی یاسا و دەستوریەکەەوە سائیرون و فەتەح کە هێزی یەکەم و دووەم لە هەڵبژارنەکانی عراقدا مافیەوان هەیە جارێکی دیکە ببێنەوە مەیدان و گفتوگۆ لەسەر سەرۆکوەزیرانی داهاتوی عراق بکەن. ئەوان پێشترم گفتوگۆیان کردو عادل عەبدولمەهدی لێ دەرچووە. پێت وایە جارێکی دیکە لەسەر کەسایەتێکی ئاوا ڕێک بکەون؟ ئەمان ئەگەر بۆیان بکرێ یعنی ڕێگەکەون ئەو وەزع دەهێنەوە بەڵام ئایا لە دەسەڵاتی ئەمان ماوە وەزعەکە لە دەسەڵاتی پەرلەمانی عراق ماوە لە دەسەڵاتی لایەنە سیاسەکە ماوە لە دەسەڵاتی مەرجعیە ماوە یعنی تۆ پاشی 2 مانگ مەسەلەن مەرجعی ئەمجا هاتە سەرخەوتی ئەم حکوومەتە تەواو ناتوانێت چاکسازی بکە تۆپەکەی خستە ساحەی پەرلەمانەوە ئەو پەرلەمان عادل عەبدولمەهدی ناچار بووکەوە ئیستیقالە پێشکەشکە دوای ئەوەی کە وازانی پشتیوانی مەرجعیەش نەما لەسەری بۆی ئیستیقالەیدا. ئێستا پەرلەمان هەو خۆپێشاندەران چکە ئەوەی لە واقع دەگوزەرێ ڕاستە ئێمە قانونێکەیە دەستورێکەیە وەزع سیاسەکەی ڕێخستووە تا ئێستا بەڵام ئێستا خۆپێشاندەران فشارێکی زۆر گەوریان هەیە لە عراق بە تایبەتی 2 مانگە خۆپێشاندانی بەردەوام هەیە لە هەموو شارەکان لە شارە گەورەکان لە بەغا لە شارەکانی تر و کاریگەری ئەم خۆپێشاندانانە تا ئێستا لەسەر هەموو دەسەڵات جمگە سیاسەکانی عراقیە هەمووی حسابی بۆ دەکا ئەوە نییە کە بتوانێت پێشگوێ بخەی وەکو حالەتەکانی پێشتر نەبووە. ئەمانە خۆپێشاندەرانە ئێستا زەختیان لەسەر حکوومەتی عراقی ینی هەرچەند فاکتەرە دەرەشەکانیش کاریگەریان هەبووە بە ویستویانە مەسەن لەگەڵ هێزەکانی عراقی ئەم خۆپێشاندانە کاریگەریان کەم بکرێتەوە بەڵام شکستیان هێناوەلەوە ئەوە بۆ نمونە مەسەن چەند جار لە کەربەلا لە نەجەف لە بەسرا قونسڵگەری ئێران سووتێنرا مەسەن کە وڵاتێکە بڵین نەڵێنی دوای 2023ەوە دەور و نفوزێکی هەبوو لە عراق و ئەمە مانای ئەوەیەکەوە ئێستر ئەم مەسلەی تایفەگەری کە دروست کرا لە دوای 2023ەوە لە بینی شیعە ئەو سونە ئەمانە ئەمە کاڵ بوویەوە ئیتر هەموو خەڵک داوای حکوومەتی هاوڵاتی دەکا ئەم حکوومەتی هاوڵاتیە بەو نەمەتەی کە پێشتر هەبووە چەند ساڵە حکوومەت پێک دێنرێ بەمە نایەتەدی بەڕاستی ئەگەر ئەمان لە حکومڕانێتێکی سەرکەوتویان پێشکەش کرد بە خەڵک ئەمڕۆ بەو شێوە فراوانە بە تایبەتی لەو ناوچانەی کە ناوچەی شیعەنشینە. دکتۆر خۆ حکوومەت سونی نییە شیعەنشینەکان لێ هەستاونەتە سەر پێ حکوومەت شیعە شیعەکان هاتوونەتە پێشەوە. بەڵێ ئەمە بابەتێکی مەسەویە ئەمە سەردەمێک مەسەن سونەکانیش ناڕازیان هەبوو لەم حکوومەتەوە نییە ئەمانش خۆپێشاندانیان کرد ئێستا کە هەڵ و مەرجەکە گەندەڵیەکان وەزعەکە گەیشتۆتە قۆناغێک کەوا چیتر خەڵک داوای ئەوە دەکاتکەوە چاکسازی ڕیشەیە بکرێت چکە چەندین جار داوای ئەویان کردوە مەسان کەوا چاکسازی بکرێت بەڵام حکوومەتی عراقی کە دەڵم حکوومەتی عراقی پەرلەمان و دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی دادوەری نهاتوونەتە سەرخەت بۆ ئەوەی کەوا فعلەن چاکسازی زیدی بکەن کەوا ئەم نەعەدالەتە کۆمەڵایەتی کە لە عراقیە نەیهێلن ئەگەر ئەمە کرابە کار نەدەگەیشتە ئەوڕۆ بۆیە ئێستا ئەمڕۆ کە لەم قۆناغەدایە ئیشەکە هەر ئەوەندە نییە کە لە دەستی پەرلەمانی عراق بێن نەخێر لەو بەرامبەر پەرلەمانی عراق
شەقام هەیە کە شەقام خۆپێشاندەرانی تایە خۆپێشاندەر لە هەموو شارەکانی عراقی تا ئێستا مەسان بۆ نمونە ئەو ڕۆژەکە عادل عەبدولمەهدی و تا ئێستا دەڵێن ئەمە بۆ دەست هەڵ ناگرین کەوا تەنیا سەرۆک وەزیران دەست دەکات پێشێتەوە دەمانەوێت ئەم پەرلەمانەش نەمێنێ گۆڕانکاری لە تەواوی سیستەمە سیاسەکە بکەین ئەمە تا چەند دەکرێت بەرنامەیان چۆنی دەکەن بەڵام ئەمە خواستی هێزێکی بەرفراوانی خەڵکە ئەمە ناکرێت مەسەن ئەمیش لە خۆی ڕادبینی و فعلەن خۆشی سەلماندووە تووا فشاریشی هەیە لەسەر هەموو جمگە سیاسەکانی عراق وەگەوە مەرجەیە مەسەن بەدوای ئەمان کەوت هات لە پێناو خواستی ئەوان مەسەن خیتابیدا ئەم جمعەیە یا جمعەکانی پێشتر بە هەمان شێوە مەسەن پەرلەمانی عراق لەبەر فشاری ئەوان هاتووە چاکسازی دەکات ئەجینا پەرلەمانی عراق چەند ساڵە ژیانی خەڵکی بەلاوە گرنگ نەبووە نەهاتووە قانونێک دەرکا بۆ ئەوەی کە تۆزی عەدالەتی کۆمەڵایەتی بەڵام ئێستا دوای ئەوەی کەوا خەڵک دوو مانگە لەسەر شەقامە ئەم زادێ قانونی نێشتنی امتیازاتی پلە تایبەتەکان دەردەکات قانونی خانە نشینی موحەد دەردەکات بە شێوەیە کەوا پلە تایبەتەکان امتیازاتیان نەمێنێ واتە ئەمەی کە ئێستا دەیکەن ئەگەر پێشتر کرابە لەوانە بوو کار نەگەیشت کەواتە بەرپرسیارەتی سەرۆکوەزیرانی داهاتوو لە دانانی سەرۆکوەزیرانەکە قورسێکە بەڵە بەرپرسیارەتی لەوانەیە هەموو کەسێکی ئامادە نەبێ ئەمڕۆ سەرۆکایەتی وەزیران بگرێتە ئەستۆ چکە عراق مەسەن لە ناو تەنگژەیەکدایە کە خۆ عادل عەبدولمەهدی لە سەرەتای خۆپێشاندانەکان وتی من عسای سەحریم داری سەحریم بەدەستەوە نیە تا ئەم هەموو داخوازیانە جێبەجێکەم ئەم هەموو کەم و کوڕیانە چاکەم چکە کەم و کوڕیەکان زۆرە ئەوان وەکو حکوومەتێکی موئەسەساتی نەهاتوون وەکو حکوومەتێک هاتوون حکوومەتێک بەڕاستی دوور لە هەموو بنەماکانی حکومڕانی بڕێک و پێک لەسەر ئەساسی تایفە و لەسەر ئەساسی عەشایری هەر ئەوەندە نییەکەوە پۆستە سیادیەکان پۆستی وەزارەت و ئەوانە مەسەن لەسەر ئەساسی مەحاسەی حیزبی و تایفی پڕکرا بێتەوە لە وەزیر خوار وەزیرەوە وەرە تا دەگەیە دوا مۆزەف لە هەیئە مستەقیلەکان هەمووی لەسەر ئەساسی مەحاسەسەی حیزبی و تایفی بڕکراوەتەوە نەک لەسەر ئەساسی لێوەشاوی کە ئەمانە پێویست بەوە بکەوە بە لەسەر ئەساسی لێوەشاوی لەسەر ئەساسی کەفاءەت و شارەزایی پڕ بکرێتەوە بۆی بتوان خزمەت بە هاو